سڵاتان لێ باش. کارێکی دەست رەنگینیە لە ناو دوکانێکی ناو بازاڕی شاری سلێمانی کار دەکات. کارەکانی پێکهاتووە لە دیزاینی جلوبەرگ و نەخشی سەردەست و تابلۆ و نەخشی خەنە. ناوی سروە عوسمانە، حەزوو خولیای هۆکار بووە بۆ پەرەپێدان بە کارەکەی. کارەکانمان بریتیە لە نەخشی خەنە، هەروەها تابلۆی زەیتی و کۆمەڵە ئەکسسواراتی خانمان بە هەموو جۆرەکانیەوە کە هەر ئافرەتە و هەر خانمێک بە جۆرێک کاری لەسەرەکە و هەروەها ئەو ئەکسسواراتانەی کە تایبەتن بە ژنی کوردی خۆمان وەکو مێخەک و ئەو کۆمەڵێشت و هەروەها یعنی ئیشەکانمان زۆر ئیشی حەبلمان هەیە، ئیشی مێخەکە، ئیشی سیرامیکە، ئیشی ئەکسسوارات بە هەموو جۆرەکانیەوە کۆمەڵێک ئیشی ینی جیاوازمان هەیە. ئەو چەند ساڵێکە دەویست ئەو کارە بکات، ئێستا گەشتووە بە ئاواتەکەی، بەڵام پلانی تری هەیە بۆ ئایندە. وەکو خۆم وەکو ئیشی خۆم زیاتر ئیشی خانەکە، ئیشی نەخشی خانەکە زۆر ینی خانمان زۆر داوایەکەن، تەڵەبیان زۆر لەسەری هەم لە پەیجەکەمەوە و هەم لە پێشانگاکانەوە، ینی خەڵک زۆر سەردانەمانەکە و ئەم گەلەرێشمانداناوە بە تایبەتی من زیاتر لەبەر ئیشی نەخشی خانەکە زۆر حەزم پێ بوو، لەبەرەوەی خەڵک لە پێشانگاکە ئەیوت من ئەمڕۆ بۆ نمونە من نەخشی خانەکە یەکەم، بەڵام ئەی سبەینێ لەکوێ بتبینم، شوێنت هەیە کە من بێم بۆ لات نەخشی خانەکەم بۆ بکەیت. ئەو کاتە من شوێنم نەبوو، بەڵام ئێستا بە خۆشحاڵی و شوێنمان هەیە و کۆمەڵە ئیشی ئەکسسواراتی خانمانمان هەیە، ئەویش تەڵەبی لەسەرە. ئەم دەست رەنگینە بە جۆر و شێوازی تازە بەهرەکانی ئەنجام دەدات، ڕۆژانە هەر کەسە و ویست و داواکاریەکانی خۆی پێدەڵێت و ئەویش بۆیان ئەنجام دەدات. هێژین دەتیف، گەلی کوردستان، سلێمانی.